دانشە نەجیبە با بە یەک و یەک دوو قسام نەجیبە هەندێک شت هەیە دەمەوێت لۆتی باسکەم لەبیرتە زستانێک بوو زۆر سارد و لە چاوەڕوانی پاسیدا بووین پیاوەکە وا بێت بە باران و پاسە لەکوێیە؟ پێدەستش بەڵانی زۆر بباری دێ ئێستا دێتن ئەجەرەی مەکە واوە زۆر سەرماتە بزانین یەک دقەی ئەی خۆت حەمەمەت نەبینا سەرمات نەبی ئیجانەها خۆش خۆش بێت خۆش بی ئەی پیاوەکە بۆ تەکسێک ناگری وەڵڵا ڕق بووینەوە لێرە پارە تەکسیم پێ نییە ئێستا دێ پازێت ئێستا دێ دوور سەرما دەبێداوە حەمەمەت نەبی خۆی پۆشە وڵە باشم لە بیرە ئەها لە دوایە بووە چ بارانێک ئەو هەموو بارانە لەم نیدا لۆ سێ ڕۆژام لە ناوجێ نەخۆشکەتم هەر گوتم قەیناکە بە ئەمن نەخۆش بووم بەش نەکەم چی بەسەردێ و نەخۆش نەکەوی بەخۆی ڕاستەکەی دە باشە ئەوەشت لە بیرەوەشی نەخۆش وی چوینەکەن دکتۆری و دکتۆر گوتی دکتۆر چی بوو؟ فەحسەکانم باشە دکتۆر جان بە یارمەتی دەتوانین دوو دقە بەجیمان بێنی؟ بۆ خێر دکتۆر هیچ نییە هیچ نییە بڕۆ سادێ بڕۆ یاش دکتۆر چی بووە؟ لۆ بەڕێت کرد وەزعی زۆر خراپە کو دکتۆر ئەگەر ئاوا بڕوات هەردوو گرچینەکانی سست بووە و لە کار دەکەون جان لە دەست دەدات دکتۆر وچ دەرێت باشە هیچ عیلاجە چی نییە؟ بەڵێ عیلاجی هەیە چێ دکتۆر دەتوانی کلیەکانی بگۆڕی کو چ بکەم؟ وەزعی مادیت باشە؟ نا دکتۆر زۆر خراپە کاکە دەبێت کلیەکی بگۆڕیت کلیەکی لۆ بکڕی دکتۆر کاکە دەبی پارەی زۆر خەڵکەیەوە لەبەرەوەی پێویست بە پارە دەبی کلیە گرانە نا دکتۆر پێویست بۆی ناکاتن پارەی کۆ ناکەمەوە ئەگەر کلیە من دەبیتن من دەیدەمێ هیچ نەخۆشەکە نییە تو نازانم سەحەتم باشە تاسە نەمزانیە زۆر باشە من ئەو فەحسانە لۆ دەنووسم پاشان وەرۆکنم باش دکتۆر یان دەبیتن ئەوە دوای بڕیاری لەسەر دەدەین باشە با فەحسەکان دەرچی باش دەبی ئینشاءالله ئەو فەحسانە بکە وەرەوە لا باش دکتۆر جان باش بەڵێ باشم لە بیرە لە خوای بە زیاد بیخوا گورچینەکانی بە ئیشێ خستمەوە ئەلحەمدوللا نەجیبە ئەدی ئەو ڕۆژەت لە بیرە کە چوینە دکتۆری دکتۆر پێگوتم مامە ئاگاداری خۆت بە چاوەکانت خەریکە لە دەست دەدەی هەمونیش پێم گۆ گرنگ نییە دکتۆر ئەمە دوو چاوی دیکەم هەیە هەویش دوو چاوی خێزانەکەمە ئەو خێزانە ڕێپشاندەرمە چرای ماڵمە ڕێخۆشکەرمە هەموو شتی منە ژیانی منە ئەرێ وەڵە ڕاستەکەی نەجیبە ئەدی لە بیرتە جارێکی نەخۆشکەتی چەند ڕۆژانە ناوجێی بووی ها دائیم دەتگوت سلێمان کابلایەکی دڵڕەقی هیچ وەفا و سۆزەکرد نییە لە بۆ من وەڵا ئێستا دڵڕەقی ڕاستیەکەم گوتیە دەبا لۆت بژێڕمەوە ئەو کاتێک کە نەخۆش بی ئەمن چم لۆتو دەکرد ئەی خوایە هەرمەتیم بێ ژنەکە هەستە نانی بخۆ ناخۆم ناتوانم نابینە دکتۆر گۆتی دەبینانی بخوا دەبێت دەرمانەکان زۆر زۆر قورسن
ناتوانم بەخوا هیچم بۆ ناخورێت. ژنەکە هەستە بەنانەکەی بخۆین هەتا دەرمانەکان بخۆی باشتر بی. ناتوانم ئای چ بۆ؟ هیچ نییە پیاوەکە هەستەکەم بمرم تخوا گردنم ئازاکە. واز لەو قسانە بینە ئەت بۆ قسانە خۆت بێتاقەت دەکەی ئەمیش بێتاقەت دەکەی تۆزێک بەهێز بە هیچ نییە خوا شفای دەنێریتن. تخوا ئەگەر لە مناڵەکان بێت نا ئەزانم ئەمرم. نامری نا خوا شفا لۆ دەنێری ئینشاڵڵە پێکەوەش ئاگامەلەمدارەکان دەبیتن. باشە ئێستاش واز لەو قسانە بینە هەستە بنانەکەی بخۆ تا دەرمانەکەی بخۆی سەحەتت باشتر دەبیتن. ناتوانم تخوا وازم لێبێنە. داهستە پێ دەرێم ناتوانم. بەجێم کە هەستە تۆ بڕۆ نانەکە بخۆ. ناتوانم من وازم لەبێنە تخوا. باش. نەجیبە نەکەی بڕۆی دەزانی ئەگە بڕۆیت ئەم ماڵم بەسەردا دەڕۆخێت. ژنە باشەکەم ژنە بەڕێزەکەم بەڕۆیشتنت بەرگەی ئەو ئازارەی ناگرم بێگومان نیش دوایەت و دەمرم. نەجیبە نەکەی بەجێم بەهێڵی ئاخر تۆ دنیا و ژینمی تۆ چاویم نیت دنیات پێ دەبینم تۆ گۆچانی دەستنی ڕێگای سەخت پێ دەبڕم. نەجیبە ئەی تاکە هیوای ژینم بەبێ تۆ دەمرم. نەجیبە دەمرم نەجیبە خودایە لێ دەپاڕێمەوە شفای ژنە باشەکەم بدەی. خودایە داوای سەروەت و سامان ناکەم تەنها دەمەوێت نەجیبە لە تەنیشتم بێت. خودایە لەو خاتر گەورەیە خۆت نەجیبەم لێ نەستێنت. بەبێ نەجیبە من ماڵم و هێرانە بێکەس دەبم. خودایە هاوار خودایە. یعنی تۆ لۆ من گریا بووی؟ بەێ نەجیبە زۆریشن لۆ گریامە. ڕاستە من ڕۆژێک لە ڕۆژان بە قسە بەتم نەگوتی خۆشتم دەوێت چونکە من حەزم دەکرد بە کردارەتم خۆش بێ. خۆشەویستی بە کردارە ئەو عەلاقەیە کە تو بە زبل تێی دەگەیشتی. نەجیبەوە زبل نییە ئەوە پڕە لە گوڵی هەڵوەری و ئەو گوڵی ئەوڕۆ لە ڕۆژی خۆشەویستی کچ و کوڕەکان دەیاندا یەکتری بەران ئەمن سرم لە شتەشی سوڕدەما ئەو کوڕ کچانە کە ئەو ڕۆکە و گوڵیانیان نەدادا یەکتری کە لە یەک جیاواز دەبوونەوە هەرێکە تەماشەکی ئەو لاولای دەکرد و ئەو گوڵانەیان فرێنەدا لە دوایش ئەوی دەهات بە سیاری بە سەری دەکەتن. ئەمن ناسام لەو نوێنیە نەگەیشتم ئەو گوڵانەیان لۆ فرێنەدا. با من پێت بڵێم ئەوڕۆ لۆم باس نەکردی گۆتم ڕەحمە گوڵی لۆ هاتبوو. واو برای چ بوو بە ڕەحمەی گوتبوو مێردت خیانەت لێکا لەگە کچەکی دیدبوو. ڕەحمەم دی ئەگریا هەگوتم ڕەحمە چ بووە چ لێ قەومایە کچێ گوتی نەجیبە چت لۆ باسکەم. مێردم هەموو هەفتەی شەوەک یان دوو شەوە چوار دهۆک على ئەساس ئەشیای لۆ دوکانێ بینیتن. بەڵام ڕاست نەبووە علاقەی لەگە کچەکی هەبووە بە ناشەرعی. لا حول ولا قوة إلا بالله. خوایە کەتینە چ دەور و زەمان هە لە ناو هەولێرێش بە لە ناو هەولێرێ شتیوا دیتیە ڕەحمە دڵی خۆش بوو چییە مێردی گوڵی لۆ دەینی بەڵام دەرچ و خیانەتی لێکە. بەڵام سلێمان ئەوڕۆ توانەیەکی باشت فێر کردم. ئەو گوڵانەی کە لە ڤالانتاین ئەیاندا یەکتر هەمووی سەختە بوون. تێگەیشتم کە خۆشەویستی نە بە گوڵە نە بە قسەکردنە نە بە دیارە خۆشەویستی بە کردارە کردار. الحەمدوللا لە کۆتاییدا تێگەیشتی نەجیبە ئەوڕۆ لە ڕۆژی خۆشەویستی جیاواز لەو کوڕ و کچارەی کە ئەوڕۆ بە درۆ گوڵیان دەگۆڕیەوە
من بە ڕاستگۆیی ئەو چەپکە گوڵە پێشکەش بە تو دەکەم و پێشت دەڵێم خۆشم لێ هەتا هەتا